حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرەتای دەست بەکاربوونیەوە بانگەشی شەفافی و چاکسازی کردە بەرنامەی کاری سەرەکی خۆی، بەڵام دوای تێپەڕبوونی زیاتر لە ساڵێک بەسەر ئەم کابینەیەدا نەک هەر چاکسازی بەڵکو پرسی شەفافی و ئازادی ڕادەربڕینیش بەرەو خراپتر ڕۆیشت. دوایین هەوڵی سەرۆکی حکوومەت بۆ کەمکردنەوەی دەنگی دژە گەندەڵی و ناشەفافی لە ڕێگەی دادگا و داواکاری گشتی و پەرلەمانەوە بە بەکارهێنانی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان و دەنگی ژمارەیەک پەرلەمانتاری دەرەوەی فراکسیۆنەکەی لە کۆبوونەوەیەکدا پارێزبەندی لەسەر سۆران عومەر پەرلەمانتاری دیاری فراکسیۆنی کۆمەڵ هەڵبگرێت. پێداچوونەوە و ڕێخستنەوەی پلە و ناونیشان ئەم هەوڵەی سەرۆکی حکوومەت کەسایەتیە دیارەکانی هەرێمی کوردستان و پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان بە پێشهاتێکی خراپ بۆ سەر پرۆسەی سیاسی هەرێم ناویان هێناوە، لەگەڵەوەی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان و بە دیاریکراوی پارتی دیموکرات سڵی نەکردوێتەوە لە دەستبردن بۆ دامەزراوە شەرعیەکان، وەک داخستنی پەرلەمان، دەرکردنی وەزیر، تۆخکردنەوەی هێڵی دوو ئیدارەی بە ئاودیوکردنەوەی ڕۆژنامەنووس و کەسایەتیە دیارەکانی هەولێر بۆ ئەو دیو دێگەڵە، بەڵام هەڵگرتنی پارێزبەندی پەرلەمانتاران دووبارەکردنەوەی سیاسەتی دیکتاتۆرەکانی دراوسێی هەرێمە. هەوڵەکەی سەرۆکی حکوومەت کاردانەوەی فراوانی دروست کردووە. مەلا بەختیار ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە نامەیەکی کراوەدا بۆ مەسرور بارزانی نووسیوێتی تکایە با حکوومەت و کابینەکەتان کاری وا نەکەن، ئەم کارە دەبێتە پێشینەیەکی ناشایستە بۆ سەرۆکوەزیران و حکوومەت بەرامبەر بە پەرلەمان و پەرلەمانتاران. مەلا بەختیار ئامۆژگاری سەرۆکی حکوومەت دەکات و دەڵێت دوا هەوڵی خۆتان بخەنە کار، کێشەی موچە و بودجە چارەسەر بکرێ، شەفافیت زیاتر بکرێ، دژایەتی گەندەڵی بکرێ، لە زاخۆوە بۆ خانەقین، دزینی نەوتی قاچاغ ڕابگرن. ئەم هەنگاوانە باشترین وەڵامی هەر ڕەخنە یان تۆمەتێکە بۆ جەنابەت یان کابینەکەتان هەڵببەسترێ. هاوکات شاناز ئیبراهیم ئەحمەد ئەندامی دەستەی کارگێڕی مەکتەبی سیاسی یەکێتی پەیامێکی بڵاو کردە و ڕایگەیاند هەوڵدان بۆ هەڵگرتنی پارێزبەندی لە سەر سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان پێشهاتێکی مەترسیدارە بە ئاراستەی سەپاندنی حکمی پۆلیسی لە هەرێمی کوردستان، بە هیچ شێوەیەک مای قوبوڵکردن نییە و پێویستە ڕێگری لێ بکرێت. بەشێکی قەزێکەیە، بەڵام بەشە گەورەکەی ئەو هەروەها دکتۆر ڕێبوارکەریم پەرلەمانتاری کورد لە ئەنجومەنی نوێنەران نووسیوێتی پێویستە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان و ئەو پەرلەمانتارانەی حیزبەکانیان بەشێکن لە دەسەڵات و بەڵام چاوەڕێی کاری باشیان لێ دەکرێت ڕێگر بن لە هەر هەوڵێک بۆ لێسەندنەوەی پارێزبەندی لەسەر هەر پەرلەمانتارێک کە ڕایەکی جیاوازی هەیە و ڕەخنەگرە. ئەمە جگەلەوەی دەیان پەرلەمانتاری فراکسیۆنە جیاوازەکان پەیامی پشتیوانیکردنیان لە پەرلەمانتارەکەی فراکسیۆنی کۆمەڵ بڵاو کردوێتەوە، ئیدانەی هەنگاوەکەی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتیان کردووە. لە کۆمەڵی ئیسلامیش محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی پەیامێکی بڵاو کردوێتەوە و دەڵێت ئەبێت ئەوە لە بەرچاو بگیرێت هەڵگرتنی پارێزبەندی لەم هەلومەرجەدا و تەنها بەرامبەر بە پەرلەمانتارێکی لایەنێک مانە و مەخزای خۆی هەیە و کاریگەری خراپی لەسەر پەیوەندی ئەو دوولایەنە دەبێت کە خودی پەیوەندیەکە خۆی لەرزۆکە. محەممەد حەکیم دەڵێت وەرن قەنەعەت بەم میلەتە بکەن کە ئێوە زیاد لە خەبات و مێژوو ناوتان سوودمەند نەبوون و قەنەعەت بکەن بەم خەڵکە کە ئێوە هۆکاری گەندەڵی و قوربەسەری ئەم گەلە نین. کۆمەڵی ئیسلامی کوردستان بەهۆی هەڵوێستە بەردەوامەکانی لا پرسە چارە نووسازەکان و دژایەتیکردنی گەندەڵیدا پەیوەندیەکانی لەگەڵ پارتی دیموکرات بەرەو لاوازی ڕۆیشتووە. ئەم هەنگاوەی مەسرور بارزانی کاریگەری خراپ لەسەر ئەو پەیوەندیانە دەبێت کە لە سەرەتای پێگەێنانی ئەم کابینەیەوە پارتی هەوڵی چاکردنەوەیان لەگەڵ کۆمەڵ دەدات.